دکتۆر حەبیب مەحموودم لەگەڵا پسپۆری وردی نەشتەرگەری هەرسوزگەر و قەڵەویە باسی خواردن ناکەین ئەمڕۆ یەکسەر باسی نەشتەرگەری قەڵەویەکەین بزانین چۆن ئەکرێ بۆچی ئەکرێ کەی بکرێ دەرەنجامەکانی چیە بن. دکتۆر بانیت باش بەخێر بێت. بانی باش، زۆر سپاس بۆ بەڕێز. نەشتەرگەری قەڵەوی مێژووەکەی بۆ کێ گەڕێتەوە لە ئێستا ئەتوانین بڵین نێچێکە لە باشترین چارەسەرەکان بۆ قەڵەوی؟ مێژووی نەشتەرگەری قەڵەوی ئەگەڕێتەوە بۆ سەدەی ڕابردوو، ینی لە کۆتایی سەدەی ڕابردوو لە ئەو کاتی کە هۆکاری زیادبوونی کێشی لەش ئەبووە هۆی هۆکاری زۆرە نەخۆشیەکان وەکو ئێستا دەرکەوتووە کە لە دوای ساڵی 75ەوە زۆربەی زۆری نەخۆشیەکان پەیوەندیان بە قەڵەویەوە هەیە، بۆیە بیران کردەوە کە ڕێگا چارەیەک دۆزنەوە بۆی ڕێگایەکی خێرا و ڕێگایەکی تەندروست بەکاربێن بۆ دابەزانی کێشی لەش. کەوش نەشتەرگەری قەڵەوی بوو. لە ئێستاە نەشتەرگەری قەڵەوی بەراورد بە ڕێگاکانی کە خێراترین و باشترین و تەندروستیترین ڕێگایە ئەگەر بەراوردکەین بە ڕێگاکانی کە لەبەرەوەی کێشی لەشی نەخۆشەکە بە هێواشی و بە بەردەوامی دابەزێت بە بەراورد بە ڕێگاکانی کە لەبەرەوەی لە ڕێگاکانی کە بەرز و نزمی ئەکرێت لە کێشی نەخۆشەکە ڕووبات کە ئەمە هۆکارێکە بۆ ناجێگیربوونی تەندروستی نەخۆشەکە. دکتۆر دوایینە سەر جۆرەکانی نەشتەرگەری قەڵەوی بگەڕێن، بەس پێم بڵێن نەشتەرگەری قەڵەوی بۆ چیەکرێ؟ هەیە بەس ورژی بزنە باشە، هەیە قەڵەویەکە بە هەموو لە شیادا بەش بووە. هەردوو جۆرەکە ئێوێ یاخود نەخێر ئەمە تایبەتە بە چەند جۆرێکی قەڵەوی هیچی تر؟ خۆی قەڵەوی ئەکرێ وەکو جەناب باسی کرد تەنها لە سکی نەخۆشەکەیە بێ و پەلەکانی نەگرت بێتەوە. ئەگەر تەنها ئەم جۆرە بێ ئەکرێ تەنها لە ڕێگەی دەرهێنانی چەوری سکی نەخۆشەکە و ڕاکێشانی پێسی نەخۆشەکە ئەکرێ جوانکاری بکرێ بۆ سکی نەخۆشەکە. بەڵام ئەگەر چەوریەکە پەیوەندی بە هەموو لەشی نەخۆشەکەەوە هەبێ و ڕێژەی کێشی نەخۆشەکە لەسەر باڵای نەخۆشەکە بە شێوەیە بێ کە BMI لە سەروسیەوە بێت، لە سەروسی جاران 35 بوو یەکێکە لە شتەسەکان بەڵە جاران 35 بوو ئێستا بۆ بەسی ئەگەر لە سەروسیەوە بێ ئەوە ئەکرێت نەشتەرگەری قەڵەویان بۆ ئەنجام بدرێت. بەڵام نەک بۆ هەموو کەسێک کە خۆی بێوێ جوانکاری بکات داوای بڕینی گەدەم. باشە بە کوردیەکەی بڵین ئێوە وەکو نەشتەرگەریی جوانکاری بەپێی تەڵەبی خەڵک نایکەن وایە؟ نەخێر. باش دکتۆر با تۆزە کورداواریانەتر ئەم زانیاریانە بین. ئەگەر کەسێک باڵای 170 سانتیم بێت کێشی چەند بێت پێویستی بەوە هەیە کە کێشی نەشتەرگەری قەڵەوی بکات؟ کێشی گەشت بێتە سەروی 170 سانتیم 100 کیلۆ زیاتر بێت؟ بەڵێ لە پیاوانە لە سەروی 100ەوە بێت، لە ئافرەت تا تقریبا 95 بەرەو سەرەوە بێت تقریبا. حتا ئەگەر باڵای گۆڕانکاریەکان ئەگەر 170 بێ وەکو باسەکە بەس ئەگەر باڵای کەمتر بێ ئەوە لەوانەیە لە سەروینەوە دیشەوتەوە. بەڵێ وەکو باسم کرد لە ئەم چەند ساڵی دوایە لە ساڵی 2020ەوە گایدلاین ئەوەی کە پرۆگرامی جیهانی دانرێ بۆ نەشتەرگەری قەڵەوی گۆڕاوە. پێشتر BMI ئەگەر لە سەروی 35ەوە بووە ئەمجا ئەکرا کە نەشتەرگەری ئەنجام بدرێ بۆ نەخۆش. بەڵام ئێستا دەرکەوتووە کە هۆکارەکانی ئەو نەخۆشانەی کە تووشە بن لە ڕێگەی قەڵەویەوە زۆر زۆرە و ئێستا دەرکەوتووە کە ڕێژەی مردن بەهۆی نەخۆشیەوە زۆرترە لە ڕێژەی مردن بەهۆی برسێتیەوە، ینی لە هەموو زۆر بە زۆری وڵاتەکان. بۆیە BMI-یان داگرتووە، BMI دابەزیەوە بۆ سی، لە سیەوە ئەتوانیت نەشتەرگەری ئەنجام بدەیت بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ. ئەگەر کەسێک ئێستا گوێ لێمان بێت باڵای نزیکەی 170 باڵێن 180 بێ لامان کاتا 130 کیلۆ بەرەو ژوور بێت، گەر نەشتەرگەری قەڵەوی نەکات یاخود ئەگەر خۆی چارەسەر نەکات چی ڕۆیەت؟ نەشتەرگەری قەڵەوی تاکە ڕێگا نییە، یەکێکە لە ڕێگاکان باشترین ڕێگایە. بەڵام وەرزش بکات، ئەتوانێت وەرزش بکە، ئەتوانێت ڕێجیم بکە، ئەتوانێت ڕۆژی تەندروستی بگرێت. ڕێگای کەشەیە پێویستێ باڵۆنی زیرەکەیە کە پێویستی بە دانانی نازۆرش نیە ئێستا. بەڵام ئەم ڕێگایانە کە باسم کرد کاتین، ینی نەخۆشەکە ئەگەر وازی لە ڕێژیم وازی لە ڕێژیمکردن هێنا، وازی لە وەرزشکردن هێنا، باڵۆنەکە نەما لە جسمیات دیسان وەزنی زیادە بێ ئەکرێت جاری وایە وەزنیان زۆر بە خێراتر و زۆر زیاترە بێ. بۆیە ئەگەر گریمان ئەو کەسە هیچ ڕێژیمیش ناکە، وەرزش ناکە، هیچ شتێ ناکە، وەزنی لەسەروی 130ەوە بێ وردە لە وەزنی زیادەکە. تەمان وردە وەزنی زیادە بێ ئەگەر لەسەر هەمان ستایل بەرداوام بێ
ئەو کاتە زۆر نەخۆش نزیکەی 60 نەخۆشی هەیە 60 دەرکەوتووە 60 نەخۆشی هەیە کە هەمویان پەیوەندن بە قەڵەویەوە لای لە ڕێگەی قەڵەو کە ئینسانەکە قەڵەوە بێ لەوانەیە 60 نەخۆشیکە بە دوای خۆیان بهێنێ وەکو پەستانی خوێن شەکرە کەم خەوی تەنگە نەفەسی لە کاتی خەوا گەڕانەوەی ترشەڵک بۆ ناو مایدا ئازاری بڕبڕەکانی پشت ئازاری جومگا شێرپەنجە دەرکەوتووە کە هەنێ لە جۆرەکانی شێرپەنجە پەیوەندی بە کەسی قەڵەوە زیاترە بەڵێ وەکو شێرپەنجەی غودا شێرپەنجەی مەم شێرپەنجەی پەلکەدان شێرپەنجەی مناڵدان شێرپەنجەی کوئەندامی هەر سوچگەر ئەم شێرپەنجانە دەرکەوتوو لەو کەسانە زۆرترن کە قەڵەون عکسەوە ئەگەر وەزنیان دابەزێ و کەسانە یان بەڕێگەی نەشتەرگەری بێ هەر ڕێگایەکی کە بێ دەرکەوتووە کە ڕێگایەکی پارێزراوە بۆ ئەوەی کە تووشی ئەو شێرپەنجانە نەبوو زۆر نەخۆشی کە وەکو باسم کرد نزیکی 60 نەخۆشیە زۆر ینی ئەگەر کەسەکە وەزنی دابەزێت بە هەر ڕێگایە بێ بە ڕێگەی نەشتەرگەری بێ ڕێگاکانی کە ئەم نەخۆشیانە لە کەسەکە دوورەکەوێت زۆر جان نەخۆشمان هەبوو عملیاتمان کردووە نزیکی دەحەبی خوا دۆ لە ڕۆژێکە حەب بۆ زەخت بۆ شەکرە بۆ غودا نازان بۆ ئازاری پشت بۆ نەخۆشیە بووە دوای 6 مانگ کە وەزنی دابەزیوە ڕابکە هەموو حەبەکانی لا بردووان هیچ حەبێ بەکار نایانێست کەواتە ئەتەوە پێمان بڵێ کە نەشتەرگەری قەڵەوی تەنها چارەسەری قەڵەوی ناکات چارەسەری ماکەکان و ئەو نەخۆشیانە ژەگەن کە لەگەڵ قەڵەویەکە دروست بوون بەتاکید ئێستا قەڵەوی بە نەخۆشی دانراوە و چۆن ینی قەڵەوی و نەشتەرگەری قەڵەوی بۆ جوانکاری نییە ڕاستە جسمی کەسەکە جوانە بێ ڕێکە بێتەوە بەڵام پارێزگاری کەسەکە شەکە و هەم بۆ چارەسەر بەکارنێنێ بۆ ئەو نەخۆشانەی کە باسم کرد ئێستا قەڵەوی لە ڕێکخراوی تەندروستی گیانی هەر بە نەخۆشی دەستنیشان کراوە چۆن نەخۆشی شێرپەنجەی گەدا هەیە قەڵەوی شێکێکە لەو نەخۆشانەی کە خۆت زیینەوە نییە ئێستا بەڕاستی وەکو باسم کردانی بە شێوەیە قەڵەوی مەترسی هەیە BMI ینی ڕێژەی نەشتەرگەریشان دابەزانووە بۆ کەسانی کە پێویستیان جاران 35 بێسە کراوە بەسی دکتۆر من چەندین کەس ڕەنگە ڕۆژانە بیان بینم بیان ناسین بڵێن ناوێرم ئەو نەشتەرگەریە بکەم بەڕێزی سپۆڕێکی ورد لەو بوارەیە نەشتەرگەری قەڵەوی ئەوەندە مەترسیدارە کە خەڵک لێی بترسێ و چەند جۆری هەیە کامیان ئاسانە کامیان تۆزە وردەکاری زیاتری ئەوێت خۆی خەڵک بۆیە ناترسێ لە مزعافات یا لە ماکەکانی دوای نەشتەرگەریە ترسێ واتە لە نەشتەرگەریەکە خۆی ناترسێت خۆت من نەشتەرگەری هەر ترسی هەیە بەڵام لەوە ترسێ خەڵک زۆر بە خراپە باسی کرد بێ کە ئەڵێ لە خەڵکیانین بەڕێزت بە شێوەیەکی زانستی و ئەکادمی پێمان بڵێ ئەو ترسێکی ڕاست و واقعیە من ئەڵێم ترسێکی واقع ڕاستی نییە هەموو نەشتەرگەریە تەنانەت ئەگەر نەشتەرگەری لەوزەتیان یان نەشتەرگەری ڕێخۆڵە کوێرە بێ ئەکرێ ماک و مزعافاتی تایبەتی خۆی هەبێ و کەسەکە تووشی مەجموعەیە مەشاکیل بێت بە هەمان شێوە نەشتەرگەری بڕینی گەدا یان نەشتەرگەری قەڵەوی هەمان مزعافات احتیمالی ڕووبە بەڵام هەموو مزعافاتەکان لە نەشتەرگەری قەڵەویە ئەکرێت چارەسەر بکرێت چۆن ئەو دەرەنجامە خراپانە چێکیاشی ڕووبات بۆ نمونە لە چەند ڕۆژی یەکەمی دوای نەشتەرگەری ئەو شتەی کە زۆر احتیمالە خەتەرە ینی خەتەرە کە ڕووبا بەڵام زۆر دەگمەنە کەمە بریتە لە نەزیف ینی خوێنبەربوون لە دوای نەشتەرگەری خوێنبەربوون لە شوێنی نەشتەرگەرێک بەڵام خوێنبەربوون تایبەت نییە بە قەڵەویە لە نەشتەرگەری فقاڕۆیە لە نەشتەرگەری لەوزەتێنە لە غودە ڕۆیە لە پەیوەندی بە قەڵەویەوە نییە دووەم نەشتەرگەری کە دووەم مزعافات کە تۆزە لەوانەیە مەترسیدار بێ پەیوەندی بە قەڵەویەوە هەیە بریتە لە لیک ئەو شتێک کە ئاو بێت یعنی ئەو شوێنی کە ئەی بڕیت نەگەدەکە ئەبڕیت و ئەیدوریتەوە لەو شوێنەوە لەوانەیە تەقەڵە یا دوو تەقەڵبەر بێ پێوترێ لیک یا ئاوی لێبێ ئەم دوو حاڵەتە نەزیف خوێنبەربوون لەگەڵ لیک لەوانەیە نەخۆشەکە پێویست کە جارێکی کە عملیات بکرێتەوە بۆ ئەوەی پاک بکرێتەوە جگەل ئەگەر ئەم حاڵەتی تێپەڕان لە چەند ڕۆژی یەکەمە تقریبان 5 بۆ 6 ڕۆژی یەکەم نەخۆشەکە لەوانەیە هیچ مشکلەیەکی نەبێت تەنها مشکلەی بریتی بێ لە خواردن کەم خواردنە و لەوانەیە تووشی دابەزینی ڤیتامین و نقسی ڤیتامین بێ لە هەنێ جۆری ڤیتامین ئەمانە چارەسەریان هەیە وەکو باسم کرد هیچ مزعافاتێکی ئەم نەشتەرگەرە نییە کە چارەسەری هەبێ تەنها شتێک کە خراپە کەسەکە نەچێ بە دەمی خۆیەوە ئەنی عملیات بکە دوای 6 مانگ ساڵێکیش نەچێتەوە بۆ لای دکتۆرەکەی بۆی چارەسەری بکە چکە ئەگەر نەچێتەوە لەوانەیە مزعافاتەکان خراپ بێ ئەمە خراپە کە پژوی بخە تاکید چکە هەنێ مزعافات هەیە هەتا زوو بکەیتە فریای باشترە بەڵام ئەگەر لە دەست دەرچێت تووشی مەجموعە نەقص بێ لەوانەیە ڕێکردنەوەی ئاسان نەبێت
زۆر باشە بینە لای خۆشەویست زەمەوێت پێتان بڵێم لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێستا بەرنامەکە ڕاستەوخۆ ئێوەی بن نەتوان کۆمنتەکانتان بنووسن بەڵام تکایە کۆمنتەکان با لەسەر نەشتەرگەری قەڵەوی بێت چکە بەرنامەکەمان ئەمڕۆ تەنها تایبەتە بە نەشتەرگەری قەڵەوی. ویکتۆر ئەگەر کەسێک بە نمونەوەکو بەڕێزت باست کرد کێشی 100 کیلۆ بێ و ئەمڕۆ نەشتەرگەریەکەکە لە کێوە دەست بە دابەزینەکە لە دوای چەند مانگ ئەچێتە ئەو کێشەی کە ئێوە پێتان باشە؟ هەر لە یەکەم ڕۆژەوە لە یەکەم ڕۆژی دوای نەشتەرگەری ئەمە ئەو ڕۆژی کە نەشتەرگەریەکەین بە ڕۆژی سفردا حسابەکرێت ڕۆژی یەکەم ڕۆژی دوای نەشتەرگەری حسابەکرێت لە یەکەم ڕۆژەوە ئەو کەسە وەزنی لە دابەزی نابێت لە یەکەم ڕۆژەوە بە شێوەیە کە لە ماوەی هەفتەیەکە احتیمالی هەیە ینی بە هەفتەی یەکەم لەوانەیە 8 کیلۆ دابەزێت ڕۆژی کیلوێ زیاتر دابەزێت بەڵام تامانی یەکەم وەزن کەسەکە زۆر دابەزێت لە دوای مانگی بەڵێ زۆر بە خێرایی دابەزێ بۆچی لەبەرەوەی یەکەم جار ئاوی ناو لەشی ئەو کەسە دابەزێ دەرچوونی ئاو چکە لە سا هەفتای خۆ دەزانی کاکتۆ لە سا هەفتای جسمی ئینسان بریتیە لە ئاو یەکەم جار ئاوە زیادەکانی لەشی ئینسان کەمە بێتەوە ئاسانە بەس لە مانگی یەکەم بەدوایەوە لە مانگی یەکەم بەدوایەوە چەوری ئەتوێتەوە توانەوەی چەوری لە ئاو تۆزە قورسترە لەبەرەوە پرۆسەکە هێواشە بێتەوە بۆ زۆر جەنەخۆشەکان لە بۆ مانگی یەکەم 20 کیلۆ دابەزیم بەڵام مانگەکانی کە بن بە 5 کیلۆ دابەزە لەبەرەوەی چەوری کەمتر بە ئاسانی ناسووتێ کاتی ئەوێ کەی ئەگاتە ئەو کاتێک کە وەزنی کەسەکە جێگیرە بێ و بەدڵی ئێمە بێت ساڵ و نیوە لە نەشتەرگەری قەڵەوی بە هێواشی پرۆسەکە ڕۆیە بەڵام بەردەوامە بێت تا ساڵ و نیو بۆ 2 ساڵ لەبەرەوە ئێمە ئامۆژگاریمە بۆ کەسانە ئەوەیە کە دەیانەوێ نەشتەرگەری تەژمیلی جوانکاری سک چکە ئاتەنەوە کەسانی کە وەزنیان دابەزێت پێچیان شلە بێتەوەوانی وانە بەلە نەکەن لە لابردنی ئەو چەوری و ئەو پێسە زیادەی هەتا ساڵ و نیو بۆ چکۆ لە ساڵ و نیو ئەنج وەزنیان جێگیرە بێت ئەگەر لە 6 مانگی ئەمەلاتەکە بکەن تا ساڵ و نیو دو ئەوەش وەزنیان دیسان شلە بێتەوە ینی وەزنیان دابەزە و دیسان جسمیان شلە بێتەوە جارێکیکە واتە مەبەستم ئەوەیە تا ساڵ و نیو جاری وایە بۆ 2 ساڵیش وەزنی نەخۆشەکانمان بەردەوام دابەزێ تقریبان لە 2 ساڵا وەزنیان جێگیرە بێت ینی وەزنی حەقیقی خۆیان دەرەکەوێت زۆر باشە ویکتۆر لەکەیە بە نمونەگەر کەسێک شەکرەی هەبێت بزانێت ئەو شەکرەی پەڕانووە لە دوای نەشتەرگەری قەڵەوی بگومان ئەگەر کەسێک قەڵەو بێت و نەشتەرگەری کردبێت وەکو وتم پرۆسەکە زۆر خاوە احتیمالێ لە دوای 6 مانگ بۆ 8 مانگ ینی بتوانێت ئایا شەکرەکەی پەڕانویانە شەرت نییە هەمووشیان کاک دکتۆر هەمویان شەرت نییە بتوان شەکرەکەیان بە تەواوی نەجاتیان بیا ڕزگاران کۆنتڕۆلی باشترە ئەگەر 2 حەب یا 3 حەبی خواردۆلانێ ئێستا بە حەبێت کۆنتڕۆل بکە دوای دابەزانی وەزنیان بە حەبێت کۆنتڕۆل بکە ئەگەر شەکری سیانێکی ینی سەر و دەبێ ڕەنگە ئێستا بێ بە لە کۆنتڕۆڵە ینی بە حەبێت کۆنتڕۆلەکرێت جاران کە ئەگەر بە 3 حەبیش کۆنتڕۆل نەکرا ئێستا بە ئاسانی کۆنتڕۆلەکرێت باشە هیواشیانی هەر بە تەواوی واز لە حەبەکە هەیە بینەرێکمان پرسیاری کردوڵێ 190 سانتیمە باڵای و 108 کیلۆیە پێش بە نەشتەرگەریەکەیە ماشەڵڵا باڵای بەشدا ماشاءڵڵا جارێ ئەتوانێت وەرزش بکە و ڕێژیم بکات پێویست ناکات بە نەشتەرگەری باش کەواتە 190 سانتیم ئەبێ کێشی چەندێ بۆی کە بڵین ئەمە پێویستی بە تقریبا 130 کیلۆ 130 کیلۆ لە ئێمە 190 سانتیمیش کەمە کەواتە ئەوەی 130 بەرەوژر بێ پێویست بە بیرکردنەوە ناکە بۆ نەشتەرگەری کیلۆ بەڵێ مەبەستم عادەتەن لە میلەتی ئێمە 190 سانتیم زۆر نییە بەڕێزت باست کرد ئەگەر 190 سانتیمیش بە لە 130 کیلۆ پێویستی بە نەشتەرگەریە کەواتەوەی لە خوار ئەوە بە لە 130 هەر بەبێ مناقەشە پێویستێتی زۆر باشە چەند جۆر نەشتەرگەری قەڵەوی هەیە ئەگەر باڵم باس نەکەین ئێستا کە ئێستا زۆر بەربڵاو بێ بریتە لە بڕین و بچووکردنەوەی گەدە ئەمە باشترینیشە بە ڕای بەڕێزت یاخود بە پێی کەسەکە شەرت نییە بە گوێرەی کەسەکە کەوتووە بڕین و بچووکردنەوەی گەدا لەگەڵ ئەوەی کە پێوتێ بایپاس ینی گۆڕینی ڕێڕەوە بڕینی گەدا بۆ مجموعەیە کەس باشترە ئەوانی کە بۆ کەنی کەسی کە باشە بەڵام بە زۆری بڕینی گەدایە سەبەربڵاوە لە هەموو جیهانە تەنان لە ئەوروپا ئەمریکاش ئەو نەشتەرگەریانەی کە ئەکرێ زۆربەی زۆری بریتە لە بڕینی گەدا و بایپاس واتە ڕێرە و گۆڕینی ڕێرەوەی خواردنەوە شەنجۆرێکی هەیە
بەس ئەوەی کە ئێستا زۆر بەربڵاوە پێوترێمینی بایپاس واتە گەدەکە هەم بچووکەکەیتەوە وەکو بڕینی گەدە بچووکەکرێتەوە لە هەمان کاتە ڕێڕەوەکەشی بۆ گۆڕی ئەو کاتە وەزنی کەسەکە زۆر بە خێرایی دابەزە و ئەو نەخۆشیانی کە هەیەی لەگەڵ کەسەکە وەکو زەخت و شەکرە و جەڵدەی دڵ و شتانێک کە هەیە نەخۆشەکە زۆر بە خێرایی تێپەڕێکەواتە بڕینی گەدە ئەو کەسانە باشە کە زیاتر وەزنیان بەرزە بەڵام نەخۆشیکەیان کەمە لەگەڵا بەڵام گۆڕینی ڕێڕەو بۆ نەخۆشانە باشن کە ئەو کە باسم کرد لەوانەیە نزیکی 5-6 حەب یا ڕۆژی 10 حەب بخوا بۆ نەخۆشیەکانی بۆ ئەوی بە خێرایی وەزنیان دابەزە ینی هەم بۆ کۆنتترۆلی نەخۆشی زیندە پاڵەکان بەکارێنێ و هەم بۆ دابەزینی کێشی لەشی نەخۆشەکە ئەگەر کەسێک نەشتەگەری قەڵەوی بکات و گەدەی خۆی بچوو کاتەوە ئەشێ و بۆی هەیە هەموو ئەو خواردنانە بخوات کە حەزیلەتی یەکێک لە کێشەکانەوەی هەموو جارێ ئەمە بە نەخۆشەکان ماڵین پێش نەشتەگەری ئەڵێم کە نەشتەرگەری کرد گەدە بۆ بچوو کراوە ئیترەوە نەزانی هەموو شتێک کۆتایی هاتووە بە ئارەزی خۆتە توانیشت خۆی بۆچی لەبەرەوەی باڵۆن عفو گەدەی ئینسان وەکو باڵۆن وایە وەکو میزەڵانێ وایە ئەتوانێ بکشێ ئەکشێت ینی لە ئەو ئینسانی زۆر قەڵەوە بینیمانە گەدەی کەسەکە ئەوە کشاوە تقریبان 15 لیتری گرتووە 15 لیتر لە کەسی احتیادیە کەمەگرێت بە هەمان شێوە ئێمە کە گەدە بچووکەکەینەوە بەقەدر مۆزێک ئەمێنێتەوە بەقەدر مۆزە تقریبان 80 بۆ 100 سیسی ئەگرێت ئەو گەدەی کە ئەمێنێتەوە بەڵام ئەگەر هەموو ڕۆژە پڕێکە ئەم گەدە ئەکشێت وردەوردە ئەکشێ جاری وایە قەبارەی مایدە ئەسلەکەی خۆی ئەگرێتەوە واتە نابێ بارەزی خۆیان خۆن ینی بڕەکەی نابێت زۆر بێ هەموو جارە پێیان ئەڵێم ئێوە توانن پەرداخی کەمتر بتوان بخۆن ینی 100 سیسی ئەو پەڕی ئەگەر بگرێ ئەو مایدەی کە 80 بۆ 100 سیسی بگرێت ئەگەر زۆر لەوانەیە بکشێت دووهەم شت ئەوە بڕەکەی باسماکە دووەم نەوعێتی ئەو خواردنەکەی خوا شیرینی نابێت بخوا ینی ئەو کەسانی کە نەشتەرگەری ئەنجامیان نابێت سویتی تر بن بەڕاستی ئەوانەی کە زۆر پەرۆشن بۆ شیرینی ئەوانەی کە زۆر پەرۆشن بۆ شیرینی باشتر وایە گۆڕینی ڕێڕێوان بۆ بکرێت نەک قارسی مایدە یان نەبێ خۆیان کۆنتترۆل بکەن ینی وادەن لەگەڵ خۆیانە کە کۆنتترۆلی خۆیان بکەن کە پەلاماری شیرینیان چکە خۆتە زانی ئەگەر مایدە 80 سیسیش بگرێ هەموو شیرینی تێکەی زۆرەکە باش کاتە هەم بڕی خواردن و هەم جۆری خواردن زۆر مهمە باشترین شتەوەیە کە سەردانی دکتۆرەکەی خۆیان بکەنەوە بۆی ڕێنماییان بۆ دانێ مهمترین شتە لە سەردانکردن نەبچڕن لە چاودێری بەناتە نەخۆشەکانی خۆم هەفتە یەکەمە بینمەوە دوایەوە 3 هەفتە دوای 3 مانگ دوای 6 مانگ دوای ساڵ ینی ساڵی یەکەم زیاتر ببینیتەوە بۆی بتوانێت ڕابێت لەسەر ستایڵی تازی ژیان دکتۆرە کاتەکە لە تاوابوونایە بەیەک خولەک پێم بڵێ ڕۆژانە بەرکەوتنتان هەیە لەگەڵ ئەو کەسانی کە گرفتی قەڵەویان کە ئەتانەوێت نەشتەگەری قەڵەویان بۆ بکەن چی زۆر ڕوون نییە لایەن چ شتێک هەیە هەڵە تێگەیشتنێک بێ کە بەڕێزت تەوێ ڕاستی بکەیتەوە ئەوەی کە خەڵەت تێگەیشتنەوەکو باسمان کرد یەکەم زۆرە ترسن ئەو ترسەی ناوێ زۆرە ترسن و ئازان نەشتەرگەری قەڵەوی نەشتەرگەریەکە کە سەربڕین زۆر جیاوازە لە نەشتەرگەرەکانی کە وانە نەخۆشمانەیە وەکو خۆ دەزانی کاکتۆ شێرپەنجەی گەدەی هەیە هەموو گەدەی دەرەهێنین نەخۆشەکە دوایش ئاعتیادیەژی شێرپەنج لە بەڵام لە بڕینی مایدە لە نەشتەرگەری قەڵەویە بەو شێوە نییە بڕێکی گەدامێنێتەوە بۆ ئینسانەکەم هەنیکیان وازانی تر ئەبێ بمرێ کۆتایی دنیا ئەڵێن نەخۆشەکە دەرناچێت لەژێر عەمەلیات دووهەم شتەوەیە وازانەکو باسم کرد ئیتر کۆتایی هەموو شتێک کۆتایی هاتەوە بەس نەشتەرگەری بکەن ئیتر هەموو شتێک کۆنتترۆڵە بێت بەڵام نازانە بێ ڕێنمایی جێبەجێ بکەن سەردانی تۆرەکان بکەن وەرزش بکەن بەڕاستی ئاگان لە خواردنەکانیان بێ بەڵام کۆنتترۆلکردنەکان ئاسان ئەمجارە نەشتەرگەری قەڵەوی بۆ ئەوەی کۆنتترۆڵی ئەو شتانی کە هەیە زۆر ئاسانی و بە خێراتر بێت سێم شتە ئەوەیە کە ئەو کەسانەوە ئەزان ئیتر کاکتۆر ئیتر نایەنەوە نەشتەرگەریەکەکەن سەردانی دکتۆر ناکەنەوە کاتێ سەردانەکەنەوە کە تووشی مزعفاتێ بوون تووشی نەقسی ڤیتامین بوون تووشی نەقسی ڤیتامین دی بوون کالیسیۆم بوون جاری وایە پرۆتین لەشان دابەزێ قژیانەوەرێ بەڕاستی ئەگەر متابعی دکتۆرەکەی خۆیان نەکەن بۆیە زۆر زۆر بەلایانی کەمەوە 3 مانگ جارێ بۆ 6 مانگ جارێ متابعی دکتۆرەکەی خۆیان بکەن ئەم هەڵانە هەیە بەڕاستی زۆر سپاس دکتۆر حەبیب مەحموود سۆری نەشتەرگەری تەرس و جگەر و قەڵەوی